سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ هاوکارم تالب ئەبمە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەیە ئێمە بینەران. منیش ڕێز و سڵامەیە بۆ ئێوەی بینەری خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران ئازیزان وەکەم وەفتێگەم بەرنامێش چەندین بابەت و نامەی ئێوەی ئازیز لە خۆگرێت کە ئامادەمان کردووە بۆ بەرنامەی ئەمڕۆ یەک دوو بابەتی تریش ماون نامەی ئێوەی ئازیز ماوە بەداوای لێبرنەوە هەوڵەدەین لە بەرنامەکانی داهاتوماندا پێشکەشتانی بکەین. بەڵێ زۆر سپاس تالب. بەرنامەی ئەم هەفتەیەمان بە چەند بابەت کە لەم هەفتەیەدا جێگای سەرنج بوو بە دەست پێ بکەین. لە پێشێدا ڕووزاوی دڵتەزێنی گیانەدەستانی سێ ژینگە پارێز لە شاری سنەمان هەیە. ڕۆژی پێنجشەممە دوی گەلاوێژی 1404 هەچاوی کاتژمێر 11 بەیانی ئاگرێکی گەورە کێوی یاویێری شاری سنەی گرتەوە. بە گوێرەی راپۆرتەکان ئاگرەکە تا دەهات گەڕەکەی زیاتر دەبوو ئەمەش بووە هۆی پەرۆشی و نیگەرانی خەڵکی تێکۆشەر و ژینگە دۆستی شاری سنە. بەم بۆنەوە چالاکانی ژینگە پارێزی سنە و ژمارەی زۆری خەڵکی شارەکە بەهانەی ئاویێرەوە چوون و هەوڵی کوژانەوەی ئاگرەکەیاندا. بەڵام لەبەر ئاستی بەهێزی ئاگرەکە و نەبوونی کەرەستەی پێویستی ئاگرکوژێنەوە و کەمتەرخەمی زیاتر بەرپرسانی ڕژیم و دام و دەستگاکانی پەیوەندیدار چەندین کەس لەوانە محسێن حسێن پەناهی، مستەفا هۆشبەری، خەباتەمینی، چیاکۆ یۆسف نژاد و حەمید مۆرادی بریندار بوون و جەستەیان بە توندی سوتە و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەڵام زۆر بەجاخەوە لەنێ ئەو بریندارانەدا ڕۆژی ئەوەڵ کاک حەمید مۆرادی، ڕۆژی دواتر کاک چیاکۆ یۆسفی نژاد و ڕۆژی دووشەمە شەشی گەلاوێژ کاک خەباتەمینی تێکۆشەرانی ژینگە پارێز بەهۆی قوڵی برینەکانیانەوە گیانیان بەخت کرد و تێکەڵ بە کاروانی گیان بەختکردوانی ژینگە پارێزی کوردستان بوون. وەڵێ زۆر بەداخەوە بۆم ڕووداوە ئەم هەواڵە زۆر بە خێرایی دەنگی دایەوە و تەمێکی غەم و ماتەمینی شاری سنەی داگرت. ڕۆژی هەینی بە بەشداریەکی بەرچاوی خەڵکی شاری سنە تەرمی یەکەم گیان بەخت کرد و کاک حەمید مورادی لە ئارامستانی ئەو شارە بە خاک سپێردرا. جێگای ئاماژەیە کاک حەمید مورادی پارێزەر و بەرپرسی ڕێکخراوی شنەی نەوژین بوو و بەم شێوەیە ئەم سێ قارەمانە گیانی عزیزیان لە پێناو پاراستنی ژینگەی کوردستاندا بەخت کرد. ئێمە لێرەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان لە بنەماڵی ئەم گیان بەخت کردوانە و هەموو خەڵکی قارەمانی شاری سنە دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین و هەروەها هیوای تەندروستی و چاکبوونەوەی خێرا بۆ ژینگە پارێزانی بریندارە خوازی. بڵێ چالە هەر لەم پەیوەندیەدا کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕاگەیاندنی ژمارە دوی بڵاو کردوێتەوە کە لە بەشێکیدا بەم شێوەیە هاتووە. یان بەختکردوانی ژینگە لە زۆمرەی ئەو تێکۆشەرانە بوون کە بەردەوام بەشداری خەم و خۆشیەکانی خەڵک بوون و بەم هۆیەوە و هەروەها بەهۆی ئامانجی بەرزی سیاسیان بۆ جەماوەری خەڵکی کوردستان جێگەی ڕێز و خۆشەویستی بوون. بەڕێکەوت نییە کە دەبینین خەڵکی تێکۆشەری شاری سنە کە کەسانێکی وەک ئەم ئازیزانە لە ئامێزی خۆیاندا پەروەردە دەکەن بەم جۆرە بە وەڕێخستنی ڕێپێوانی جەماوەری بەرین ڕێزیان لێدەگرن. خەڵکی شاری سنە و سەرجەم کوردستان لە ماوەی هەفتەی ڕابردوودا بنەماڵی ئەو گیان بەختکردوانەیان بە تەنیا نەهێشتوێتەوە و هاوبەشی خەم و پەژارەیان بوون. بەڵام دەربڕینی ئەم ڕاستی و شکۆمەدی ئەم هاوپشیە ناتوانێت ئەوە لە بیر ئێمە بباتەوە کە خوێنی ئەم جگەرگۆشە لاوانەی خەڵک لە ئەستۆی ڕژیمێکەکە لە کاتی ڕووزاوی لەم شێوێدا بچووکترین ئەرکی خۆی جێبەجێ ناکات. ئاخر مرۆڤ چۆن دەتوانێت بەدەستی بە تاڵپشتە شەڕێکی ئاگرێکی وێرانکەر کە بە بەردەوام بڵێسەکانی دەگەشێنێتەوە و بەم لاو بۆ لایدا دەبات. لە کاتێکدا لە ناوچوونی ئەم سروشتە جوانە و ئەم لە وەڕگە و شوێنی ژیان و حەوانەوەی سەدان جۆری دەگمەنی گیاندار و پەلەوەر لە بەرچاوی دام و دەستگا پان و بەرینی سەربازی و ئیزاریەکانی ڕژیمدا ڕوودەدات بەبێ ئەوەی هیچ هەنگاوێکی کاریگەر بۆ پشگرتنی بگرێتە بەر. تەنیا خەڵکی ناوچەکان کە بەدەستی بەتاڵ و بەخستنە مەترسی گیانی خۆیان ئەوەندەی توانی و یانە ژینگەیان لە بڵێسەی ئاگەر ڕزگار کردووە. کوژانەوەی ئاگری گەورە و بەربەڵاو بەبێ ئامراز و کەرەستەی ئەمڕۆیی وەکو فڕۆکە و کۆپتەری ئاوپڕژن ممکن نییە. سوپای پاسداران وەرتەشی کۆماری ئیسلامی کە هەر ڕۆژە و لە گۆشەیەکی ئێران مانۆڕی پڕهەزینە و پڕ هەوراهویە بەرپا دەکەن واتە بەرپا دەکەن و زۆر جار خۆیان هۆکاری ئەو جۆرە ئاگرکەوتنەوانن تەنانەت لە پێزانی ئەو کەلوپەلانێ لە بەردەستاندایە بۆ کوژانەوەی ئاگرەکە خۆ دەبوێرن. ئەوان کە بە بیستنی بچووکترین هەواڵی خۆپێشاندان یان بزوستنەوەیکی ناڕزایەتی بە خێرایی بۆ سەرکوتکردنی خەڵکی ناڕازی دەگەنە شوێنی ڕووداوەکە
لە کاتێکدا کە ئاگەر دارستان و لە وەڕگەکانی ڕۆژاوی ئێران لەناو دەبات هیچ کارزانەوەیکیان نییە. ڕێچاوان لەم ڕاگەیان نەداوتەیەکی ڕوو بە بەولاوانەی کاوە بەرپرسانە هەز بە ئەرکی سەرشانی خۆیان دەکەن و لەم پێناوەدا تەنانەت لە گیانی خۆشیان دەریغ ناکەن هاتووە کە ئازیزان لەم قۆناغە مەترسیدار و چارە نووسازەی کە لە پێشماندایە بزوتنەوەکەمان پێویستی بەبوونی ئێوە و ژیانی پڕ لە وزەورەی خەباتکارانەتان هەیە. خەبات و تێکۆشانی مەدەنی ئێوە و هەوڵەکانتان بۆ پاراستنی ژینگە لە هەمان کاتدا کە جێگای ڕێز و پێزانینە، بەڵام بەر لە هەموو شتێک دەبێت ببێت بە ئامرازێکی گوشار بۆ سەر ڕژیمێکی کە ئەرکی خۆی جێبەجێ ناکات. ئێمە نامانەوێت لە مەیدانی خەبات لەگەڵ سروشدا ماتەمباری ئازیزانمان بین. پێویستە ئەو وزەورەیە بپارێزرێن بۆ بنیاتنانی دوا ڕۆژێکی گەشتر. هەروەها لە کۆتایی ڕاگەیانەکەی چاوان ئاماژە بۆ ئاکرێت کە ئێمە جارێکی تر بە بۆنەی گیانە دەستانی ئەم ئازیزانەوە واتە کاک حەمید مرادی، کاک چیاکۆ یوسفی نژاد و کاک خەبات ئەمینی لە ناخی دڵەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەکانیان و خەڵکی تێکۆشەری سنە و سەرجەم خەڵکی کوردستان دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژاریان دەزانین. ئێمە لەورەی لە خۆبردووی و فیداکاری ئەوان بۆ خەبات و تێکۆشانە سیاسی و کۆمەڵایەتیە چارە نووسازەکانی داهاتوومان بە دڵنیاییەوە ئەزمون وەردەگرین. یادیان بەرز و بەڕێز بێت. چاوان ناوبڕێک وەربگرین دێنەوە لای بینەرانە. خەبەریە لە کۆڵا شار و دەشتی کوردستانم بۆ فیراقی یاری جوان و مهرەبانم. خەمەریە لە کۆڵا شار و دەشتی کوردستانم خەمەریە لە کۆڵا شار و دەشتی کوردستانم بۆ فیراقی یاری جوان و مهرەبانم بۆ فیراقی یاری جوان و مهرەبانم. سۆزێک بۆ سنەی سوور. ئەی سنەی سەربەرز و سوورم، ئەی دڵم کورسانەکەم، ئەی بە یەکجێ دەنگێژین و برک و ئێش و ژانەکەم، ئەی بەبێتەوە ڕۆژ هەڵاتم ڕەشەوێکی بێچراس، ئەی بەتۆوە ئاوەدانە چۆڵترین کۆڵانەکەم، ئەی هەناسەی فێنکی ڕەوتی ڕوو لە پێشی سەردەمەم، ئەی ورەی پڕپڕ لە هیوای ڕۆڕەوەی جوڵانەکەم، ئەی بەهەشتی نواڵی ئاویەر، ئەی گلێنێ کوچکە ڕەش، ئەی تروسکە و ئەی تریفەی چاوی کوردستانەکەم،
ناحەزانت چنگ و چڕنۆکیان لەسەر جەستە جەمە سەختی ناڕۆشی بە هاسانە شارە خۆش و جوانەکەم وا لە دوورۆ هەڵدەهێنجم هێز لە تۆ بۆیە دەڵێم من لە تەکتام دڵ لە تەکتە ئەی سنە تاقانەکەم. بەڵێ هەوای بیستان یەکێک لە بەرهەمەکانی هاوڕێ شاعری شۆڕژگێر کاک ئەحمەد بازگر بوو کە پێشتر بە بۆنێ ڕووزاوێکی سەر لە شاری سنە ئامادەکرد بوو. بەسپاس لە کاک ئەحمەد. ڕاستی دەست خۆش بێ بۆ شعرە جوانەکەی. ئەی سنەی سەر بەرز و سوورم ئەی دڵم کورسانەکەم ئەی بەیەک زێ دەنجی ژێن و برک و ئێش و ژانەکەم ئەی بەبێت تۆ ڕۆژ هەڵاتم ڕەشەوێکی بێچراز ئەی بە تۆوە ئاوەدانە چۆڵترین کۆڵانەکەم ئەی هەناسەی فێنچی ڕەوتی ڕوو لە پێشی سەردەمم ئەی ورەی پڕپڕ لە هیوای ڕەوڕەوەی جوڵانەکەم ئەی بەهشتی نواڵی ئاوێر ئەی گلێنەی کچکەڕەش ئەی تروسکە و ئەی تریفەی چاوی کوردستانەکەم ناحەزانت چنگ و سڕنووشیان لەسەر جەستەت جەمە سەختی ناڕووشەی بە هاسان شارە خۆش و جوانەکەم وا لە دوورۆ هەڵدەهێنجم هێز لە تۆ بۆیە دەڵێم من لە تەکتام دڵ لە تەکتە ئەی سنە تاقانەکەم. چاوان هەر لەم هەفتەیەدا ئەو لایحە 22 مادەیەی بەرەنگاربوونەوەی فەزای مەجازی کە زۆر لە میدیاکانی شاباسی لەکرێ لە هەشتی پوشپەڕی 1404دا بە دوو فەوریەت لە هەیئەتی حکوومەتدا پەسەند کراوە لە ڕێکەوتی 30 پوشپەڕدا بە واژۆی مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ڕژیمی ئیسلامی و وەزیری دادپەروەریەوە بۆ مەجلیس نێردرا. ئەوە زۆر جێگای باز بوو لە میدیاکاندا و چ میدیای ناوخۆی چ میدیای دەرەوە باسییان لێ کرد. ئەم لایحەیە لە چوارچێوەی گرژیە ئەمنیەکانی ئێستا بە تایبەتی دوای شەڕی ئیسرائیل پەسەند کراوە. ئامرازێکە بۆ خنکاندنی هەر جۆرە ڕەخنەیەک لە حاڵەتی قەیراندا. کۆماری ڕژیمی ئیسلامی لە کاتێکدا بانگەشەی بەرەنگاربوونەوەی هەواڵە ساختەکان دەکات کە لە ڕاستیدا دەستگای تەبلیغاتیەکەی خۆی لە هەواڵی ساختە و چەواشەکاری ڕووداوەکان دەستێکی باڵای هەیە و هەمیشە هەوڵی داوە ڕاستیەکان پێشەوانە بکات و درۆ تەحویلی خەڵکدات. ئەم تەرحەش بۆ بەرگرتن بە بڵاوکردنەوەی ڕاستیەکانە بۆیە ئێستا ئەم دەستگازە بەلاحە جێی باوەڕ نییە و تەنانەت لە ناوخۆی بازنەی دەسەڵاتیش بە دەستگایەک لە خزمەت بە سانسۆر و وەک دەستگای درۆسازی ناسراوە. هەروەها لەبیری ناکەین کە سانسۆر ینی شاردنەوەی ڕاستیەکان بەرگرتن بە وتنی حەقیقەتەکان یەکێک لە ئامرازەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بووە کە ئێستا لە کەشوهەوای دوای شەڕ خەریکە بیشی کات بە یاسا. بەم جۆرە ئاڵقەیەکی تر لە سیاسەتی سەرکوت تەکمیل دەکرێت تا مافە بنەڕاتیەکانی خەڵک لە دەستڕاگەیشتن بە زانیاریەکان ببێتە قوربانی کۆنتترۆلی حکوومەت. ئەو زانیاریانە کە کۆماری ڕژیمی ئیسلامی بە جددی لیان نیگەرانە. ئەنجامی کۆتایی تێکدانی زیاتری متمانەی گشتی و گۆڕینی فەزای مەجازی بۆ گۆڕەپانێکی یەکلایەنەی دژ بە پرۆپاگەندەی فەرمی دەبێت. بەڵێ تالب ئەڵبەت لە ئاخرین کاردانەوەدا بیستم کە حکوومەت دوای ڕەخنە و ناڕزایەتی زۆر ڕایگەیاندووە کە ئەم پرۆژەیە بە شێوەیەکی مەرجدار دوایە خات. بەڵێنی داوە لە کۆبوونەوەکەیدا بە ئامادەبوونی وەزیری دادوەری کۆمەڵێک لە ڕەخنەگران مادەکانی پرۆژەکە بازبینی کات. ئەگەر حکوومەت نەتوانێت لەم دانیشتنەدا ڕای پسپۆڕان و نوخبەکانی ئامادە ڕاکێشێت گۆیە پرۆژەکە بە فەرمی ڕادەگیرێت. بەڵام کێیە کە نەزانێ ئەگەر بە فەرمیژ ڕابگیردرێ بەکردەوە بەڕێوە دەچێت کە تا ئێستا هەروە بووە. ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ خنکاندنی دەنگی جیاواز ماتڵی هیچ یاسایەک نابێ. توندی کاردانەوەکان بۆ ئەم پرۆژەیە لەو ئاسەدایەکە هەندێک چهرەی سیاسی نزیک لە سیستەمیش هۆشداریان داوە. عەباس ئاخوندی وەزیری پێشووی ڕێگا و شارسازی لە تێبینیەکەیدا ڕوو لە پزیشکیان نووسی برای ئەزیز تکایە ئەم پرۆژەیە لە پەرلەمان بگەڕێنەوە و ڕێمەدە بەندەکانی پەیوەند لەگەڵ کۆمەڵگا یەک لە دوای یەک بپشتڕێن. ئەوەشی زیاد کردووە کە ئەم پرۆژەیە لە پرۆژەی حەجابیش خراپترە. ئامانجەکەی کۆنتترۆلکردنی بیرڕای گشتیە نەک تەنها جێبەجێکردنی نییە بەڵکو دەبێتە هۆی دابڕانی قوڵتر لە نێوان خەڵک و حکوومەتدا. لە کاردانەوەیکی دیکەشدا تا لە ڕێکخراوی پیشەی ڕۆژنامەنووسانی ئێران
ئەم پرۆژەیان وەک دش بە دەستوری بنەڕەتی و مافە بنەڕەتیەکانی خەڵکدانا و لە نامێکی سەربازدا بۆ مەسعود پزیشکیان داوای وەرگرتنەوەی ئەم پرۆژەیان کردووە. لە کاتێکدا سەرۆکۆماری ڕژیم لە جیاتی پاشەکشەی تەواو سیاسەتی کات بەسەربردن و ئارامکردنەوەی بارودۆخی گرتووەتە بەر. مامۆستای زانکۆی سنعەتی شەریف و سەرۆکی لێژنەی زانستی ئۆلۆمپیادی جیهانی کۆمپیۆتەر پشگیری پێشووی خۆی لە پزیشکیان لە هەڵبژاردنەکاندا وەرگرتووەتەوە. ئەوە لە تۆڕە کۆمەڵایەتی ئیکسدا واتە ئەو کەسە لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکسدا نووسیویەتی دوو فۆریەتی پرۆژێ خەفەکردن لە پەرلەماندا پەسەندکرا. بێدەنگکردنی دەنگی ناڕازیان پێشێلکردنی ڕاشکاوی بەڵێنە هەڵبژاردنەکانی پزیشکیان. لەگەڵ ئەوەی هەڵنەبژاردننی سعید جەلیلی بە بەرژەوەندی وڵات دەزانم بۆ بانکێشتەکەم بۆ دەنگدان بە پزیشکیان لە هاوڵاتیان داوای لێبوردن دەکەم و پابەند دەبم کە هەرگیز ئەم هەڵەیە نەکەمەوە. ئێستا دەبێت بزانین کە ئایا دژبەرانی پرۆژێ خەفەکردنی دەنگ بۆ شارنەوەی ڕاستیەکان دەتوانن پاشەکشەی مەریشداری حکوومەت بکەن بە پاشەکشەی تەواو و سڕینەوەی یان ئەوەی ئەم پێکدادانە لە کۆمەلگادا بەرفراوانتر بکەن. بەڵێ چاوان بابەتێکی تریشەیە پێشەوەی ناوبڕ وەربگرین دەربارەی کارزاری سێشەمانەی نابۆ یادام. بڵێ تالب کارزاری سێشەمەکانی نابۆ یادام لە 48 زیندانی جیاوازدا لە هەفتەی 78دا بەڕێوەچوو. حکوومەتی پەت و سێدارە جارێکی دیکە شەپۆلێک لە سەرکوت و توندوتێژی لە دژی کۆمەڵگە و بە تایبەتی زیندانی سیاسیەکان دەست پێ کردووە. لەسەر بنەمای راپۆرتە بڵاوکراوەکان لانی کەم 71 ئێعدام لە مانگی پوشبەڕدا جێبەجێکراوە ئەو حکومانەی کە بەبێ دادگایی دادپەروەرانە و بەبێ دانپێدانانی زۆرم لێ ئەنجام درراون. لەگەڵ ئەم شەپۆلە ئادامانەدا فشارە بەرفراوانەکان لەسەر چارەکانی سیاسی و بنەماڵی ئەندامانی کارزاری سێشەمانی نابۆ یادام زیادی کردووە. هەڕەشە، ئەشکەنجە، ڕاپێچ و دەستگیرکردن و بانکێشکردنی خێزانەکانی ئەندامانی ئەم کارەزارە و بێبەشکردن لە مافە سەرەتاییەکان تەنها بەشێکە لەم سەرکوتە سیستماتیکە لە دژی دەنگی ناڕازی کۆمەڵگا. لەلایەکی دیکەشەوە حکوومەت بەکردنەوەی ئاگری ڕاستەوخۆ بەرەو خەڵک ڕووی ڕاستەقینە و دژە خەڵکی ئاشکرا دەکاتەوە. تەقە لە منداڵی بچووکی وەک ڕەها شێخی تەنها نمونێکی بچووکە لەم تاوانانە. ئامانجی حاکمیت لەم توندوتیژیە بێوچانانە دروستکردنی ترس و زاڵکردنی بێدەنگی کۆمەڵگەیەکە کە سرە ڕای هەموو فشارەکان هەر پابەندە بە داواکاری خۆی بۆ دادپەروەری، ئازادی، کەرامەتی مرۆڤ و مافی بەدەستکردنی چارەنووسی خۆی. ئەندامانی کارزاری سێشەمانەی نابۆ یادام لە ڕاگەیاندنێکدا بە تەواوەتی ئەم شەپۆلە توندوتێژ نامرۆڤانە و زۆمکارانەی ئەندامەکان و سەرکوتی زیندانیەکان محکوم دەکەن. تالب ئەعدام نەک ڕێگەی دادپەروەری نییە بەڵکو ئامرازی تۆخاندنە. ئەم زیندانیانە جارێکی دیکە جەخت دەکەنەوە کە گیانی هیچ مرۆڤێک نابێت بەدەستی حکوومەتەکانەوە بگیردرێت. هەروەها دەڵێن دەنگەکانمان هاواری نابۆ یادامە، دەنگێکە کە هەر سێشەمەیەک بەرسر و فراوانتر دەبێت تا ئەو ڕۆژەی ئادام لە ئێراندا بۆ هەمیشە ڕابگیردێت. تالب ئەگەر ئێدامەیەم ئەدام بزانین کەی ڕایگیردێت. ئەدام ئەو کاتە ڕاگیردێت کە دەسەڵاتێک کەمانەوەی خۆی بە بەرقەراربوونی پەت و سێدارە گرێداوە لە ناو بچێت و ئەوەش ئەرکی خەڵکی وشیار و بێزار لە دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی.
بابەتێکە ئێستامەوەی لەسەری قسە بکەم قەیرانی ئاو لە ئێرانە. قەیرانی ئاو لە ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرەدەستێنێ. هەر ئێستا ئێران لەگەڵ یەکێک لە مەترسیدارترین قەیرانەکانی کەم ئاوی لە مێژووی خۆیدا بەرەڕووبووتەوە. ئەم قەیرانە نەک هەر مەترسی لە سەرجابینکردنی ئاوی خواردنەوەی هاوڵاتیان دروست دەکات، بەڵکو کاریگەری لەسەر کەرتی کشت و کاڵ و پیشەسازی و ژینگەیش هەبووە. ئێران دەکەوێتە سەر پشتێنەی وشکی جیهان و تێکڕای بارانبارینی ساڵانەی نزیک 250 میلیم کە کەمترە لە 1 لەسەر 3 تێکڕای بارانبارانی جیهانی واتە 800 میلیم. ئەم کەمی بارانبارینە سروشتیە بنەمای کێشەکانی ئاوی وڵات پێک دەهێنێت. جگە لەوەش ئێران لەم ساڵانەی دواییدا بەهۆی بەرەڕووبوونەوە لەگەڵ ماوەی درێژخایەنی وشکە ساڵی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی و سەرزەوی کەم بووتەوە. تەنیا بەنداوەکان نین کە ئاویان کەمی کردووە و تەنیا پارێزگای تارانیش نییە کە ڕووبەڕووی کەمی ئاوی جەدی بووتەوە، بەڵکو بە شێوەیەکی گشتی لە زۆرێک لە ناوچەکانی ئێران ئاستی ئاوی ژێرزەوی کەم بووتەوە و دەشتەکانی وڵات لەگەڵ مەترسی ڕۆشوونی زەویش بەرەڕوون. بەڵێ بەشێکی زۆرمە باسی جوگرافیای ئێرانە، بەڵام ئەو ڕاستی کە جوگرافیای ئێران لەسەر پشتێنەی وشکی جیهان هەڵکەوتووە بۆ مانایان یەکەم کۆمەڵگایە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لەگەڵ بنبەستێک بەرەو ڕوو بێتەوە. بەڵکو لە دنیای ئەمڕۆدا لەگەڵ پێشکەوتنی سەرسوورهێنەری زانست و تەکنۆلۆژیا و لە وڵاتێکدا کە ئەگەر بارانیشی کەم لێ ببارێت، بەڵام چونکە لەسەر دەریایەک لە سامانی سروشتی ژێرزەوی هەڵکەوتووە بە بەڕێوەبردن و داڕشتنی سیاسەتی زانستیانە لە بوارە جۆراوجۆرەکاندا کێشەی ئەو بە ئاسانی دەتوانرێت چارەسەر بکرێت. ئاشکرایە کە کەمی ئاو کاریگەری لەسەر هەموو بوارەکانی ژیان هەیە و ژیان بۆ زۆرینەی خەڵکی ئێران بە تایبەت کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە شار و گوندەکان دژوارتر دەکات. بەکارهێنانی ئاستی نزمی تەکنۆلۆژیا لە کشت و کاڵدا ڕێگە نادا تەنانەت ئەم بڕائاوەکەمەش لە ئێراندا بە شێوەیەکی باشتر بەکاربێت. بۆ نمونە لە وڵاتێکی وەک هۆلەند بە تێگڕا 4 لیتر ئاو بۆ بەرهەمهێنانی 1 کیلۆ تەماتە بەکاردەهێنرێت، لە کاتێکدا ئەم ڕێژەیە لە ئێران بە شێوەی مامناوەند 40 لیترە. بەهۆی کەمی ئاوەوە بەرهەمی کشت و کاڵی کەم دەبێتەوە. لەگەڵ کەمبوونەوەی بەرهەمی کشت و کاڵی نرخی بەرهەمە خۆراکی سەرەتاییەکانی خەڵک کار ئێستاش گرانە بە خێرایی زۆر گرانتریش دەبێت. بۆیە کەمبوونی بەرهەمی کشت و کاڵی بەواتای کەمبوونی داهاتی جوتیاران و پەرەسەندنی بێکاری لە ناوچە گوندنشینەکان و کۆچکردن بۆ شارەکان یەکێک دەبێت لە یەکەمین دەرەجامەکانی قەیرانی بێئاوی. بەڵام شارەکانیش ناتوانن شەپۆلی بەربڵاوی کۆشکردن لە خۆ بگرن و بەم هۆیەوە پراوێز نشینیش زیاتر دەبێت. جگە لەوەش زۆرێک لە پیشەسازیەکان وابەستان بە بەکارهێنانی ئاو و لەگەڵ کەمبوونی سەرچاوەکانی ئاو تێچووی بەرهەمهێنانی ئەوانیش زیاد دەکات و تەنانەت ژمارەیەک لە یەکە پیشەسازیەکان ناچار دەبن دابخرێن. لە ئەنجامی هەلی کار بۆ کۆچبەرانیش لە شارەکاندا کەمتر دەبێتەوە و ڕێژەی بێکاری زیاد دەکات. جگە لە هەمووەم هۆکارانە پێویستە ئاماژە بە نەبوونی کەلتوری دەستپێوەگرتن لە بەکارهێنانی ئاویش ئەمە ئیزافە بکەین تالب. قەیرانی ئاو لە ئێران دەرەنجامی هاوکاتبوونی کۆمەڵێک فەکتەری جۆراوجۆری سروشتی، مرۆیی، ئابووری و کۆمەڵایەتیە. بەڵام پرسی ڕژیم لەنێو هەموو ئەم هۆکارانەدا تەنیا 2 هۆکار بۆ کەمی ئاو دەهێنێتەوە. یەکەمیان کەمبوونی بارانبارین و دووهەم زیادە ڕۆیی لە بەکارهێنانی ئاو لە کاری کشت و کاڵدا. بێگومان هەردووکیان ڕاستن، بەڵام تەنیا بەشێکن لە ڕاستیەکە. ئەوان هیچ ئاماژەیەک بە گرنگترین هۆکاری کەمی ئاو ناکەن کە بریتیە لە گەندەڵی دامەزراوی لە ئۆرگانەکانی ڕژیمدا. سەبارەت بە هۆکاری یەکەم پرسیار ئەوەیە کە کێ بە نەزانی و قازانجپەرستی بووەسە هۆی ئەوەی کە کەمبوونی باران کێ بووە هۆی کەمبوونی باران واتە. ئێران بەم شێوەیە لەگەڵ کەم ئاوی بەرەوڕوو بکاتەوە. هۆکارەکانی ئەم ڕەوتە زۆرن کە هەموویان ئاسەواری فاکتەرە مرۆیەکانیشیان پێوە دیارە. بەڵێ سەرڕایەوەی کە باران کەمەبارێت، بەڵام هەروەگی شارەکرا ئەتوان جەمە قەرەبوو کرێتەوە. واقعیە دەوەیە کە ئەوە تا ڕژیمی سەرمایهداری ڕژیمی ئیسلامی لەسەر کار بێت و نان و کار و شوێنی نیشتەجێبوون و ئازادی و ژینگەی خەڵکی بە بارمتە گرت بێت، ئاسۆیەکی ڕوون بۆ چارەسەرکردنی و کێشانە بەدی ناکرێت کە بەرەوکی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێرانی گرتووە. ئەم دام دەستگای ئیداریە گەندەڵەی کە ئەم دەسەڵاتە پەروەردەی کردووە
توانای ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ کارەساتە سروشتیەکان لەوانە وشکە ساڵی و چارەسەری بنەڕەتی و پێکاتەیی کەمبوونی ئاوی نیە. ئەولەویەت بۆ ئەم ڕژیمە بەردەوام بریتی بووە لە سەرکوتی خەباتی یەکسانی خوازانە و ئازادی خوازانەی جەماوەری خەڵک و دەست بەسەرکردن و زیندانیکردنی نەیارەکانی. ئەم ڕژیمە بەبێ هەستکردن بە هەڕەشەیەکی جددی لەلایەن خەڵکەوە بێگومان وەڵامی هیچ داواکاریەک ناداتەوە. ئێران لەسەر دەریایەک لە سامانی سروشتی هەڵکەوتووە. ئەگەر دەسەڵاتی سیاسی بکەوێتە دەستی خاوەنانی ڕاستەقینە و بەتوانە واتە کرێکاران و شۆڕاکانی هەڵبژێردراوی خەڵک ئیرادەی ئازادی جەماوەر بێگومان لە وڵاتێکی ئاوا خاوەن سەروەت و ساماندا و هێزی بێکۆتایی کاری داهێنەرانە ئەو کێشانەی کە ژیانی ئەمڕۆی زۆربەی هەرە زۆری خەڵکیان لەگەڵ نەهامەتی بەڕێوە ڕووکردوێتەوە دەتوانرێت زۆر بە ئاسانی چارەسەر بکرێت. لە ڕۆژی 26 ساڵی 2025دا نمایشێک بەناو کۆنفرانسی هاوکاری نیشتیمانی بۆ ڕزگارکردنی ئێران بە بانکێشتی کوڕی شای پێشوو لە شاری مونیخی ئالمان بەڕێوەچوو. بەڵام ئەم نمایشە نە لە جۆری هاوکاری بوو نە تەنانەت سێبەرێکی لە ڕزگارکردنیشی لە خۆگرت بوو. ئەوەی لە مونیخ ڕوویدا هیچ نەبوو جگە لە شانۆسازیەکی سووک بۆ ڕاگەیاندنی بەیعەت لەگەڵ ڕابردوویەکی تاریک، لەگەڵ شا، لەگەڵ ساواک، لەگەڵ سەرنێزە و سەرکوت. لەسەر شانوەکە باسی ڕزگارکردنێک لە کاردا نەبوو، تەنها هەوڵدان بۆ هەڵکەندنی گۆڕی سیستمێکی پرتوکاو بەجلێکی نوێ بوو کە فەرسەخها دوورە لە دەرد و ئازاری ناو کۆمەلگا ئێران. بەڵام لە پێش پەردەدا ئامانجی سەرەکی شتێکی دیکە بوو، ناڕاستەوخۆ هەوڵ بۆ دیسانەوە بۆمبارانکردن، ناڕاستەوخۆ هەواهەنگی بۆ لێدانی تەبڵی جەنگ. چۆن تاکە ڕێگایکە بۆ گەیشتن بە دەسەڵات لای ئەم تاقمە هەر ئەمەیە. جاری پێشوو لە شەڕی 12 ڕۆژە ئەم مەجالە نەڕەخسە، هیوایان بە داهاتووی لەو چەشنەیە. لە ڕاستیدا ئەم کۆبوونەوەی هیچ نەبوو جگە لە هەوڵێک بۆ وەرگرتنی بڕگەی دانپێدانان لە ڤاشنگتۆن و تەل ئەڤیڤ بۆ ئەوەی وەک هێزی یەکەمی ئۆپۆزیسیۆن بە فەرمی بناسرێن و نیگەران نەبن کە قازانج و بەرژەوەندی ئەوان پارێزراو دەبێت. خۆیان باشتر لە هەر کەسێک دەزانن کە لە هیچ هەڵبژاردنێکدا لە هیچ شۆڕشێکی جەماوەریدا شوێنیان نییە.
خەڵک شایان نەویست ساواک و سەرکوت و بێمافیان نەویست و نایان هەوێ ئەو ئەزمونە تاڵە دووبارە بکەنەوە. کەواتە ئومێدیان بە چییە؟ جگە بە کروز و پەهباد و مۆساد و پێنتاگۆن و نێتانیاهو نەبێ. پێویستیان بە جەنگێکی دیکەیە، جەنگ بۆ نمایش نعمەتە. ئەم نمایشە سووکە لە نیشاندانی کۆیلەتی دەبوو ئەم پەیامە بگەێنێت تا لەوانەیە لە ئاکامی شەردا تاج و تەختێک بۆ خۆیان دەستەبەرکەن. بەڵێ هاوکات لەگە بەڕێوەچوونی هەم نمایشە سەیرەوەیەکە لە هەمان کاتدا کۆمەڵگا لە قوڵایی هەژاری بێئاوی بێبەرقی بێکاری و سەرکوتدا دەست و پێ لێدات. ئەم کۆبوونەوە چەند سەد کەسیە جەختەسەرەکیەکانی لەسەر ئازار و دەست بە سەرداگرتن و هەژاری و نایەکسانی و جیاکاری و ئێعدام و دیکتاتۆری نەبوو. ئەلبەت چاوەڕوانیشیان لێ نەیەکراکەوا بێ. بۆچی؟ چونکە دەردوازاری خەڵک بۆ ئەمان فاجعە نییە، بەڵکو ئامرازە نەکخەم، بەڵکو پەنجەرەی دەسەڵاتە. بۆ ئەمان شەڕ کابوس نییە، دەرفەتە، خوێن هاندەرە، بۆمباران ئومێدە بۆ ئەمان بۆ گەیشتن بە دەسەڵات. شانۆیەک لەم نمایشنامەیەدا لە هەمویان شەرمەزارتر بوو. یەکێک لە وتەبێژەکانیان کە لە نمایشەدا بوو لە نێو چەپڵە لێدان و ڕوخساری بێگیانی ئەمە خەڵکەدا سوزدەی بۆ ڕەزا پەهلەوی کرد. ئەمە نەک نمایشی ڕێز بەڵکو ئەو پەڕی دەربڕینی کۆیلایەتی ئەو کەسەیە. شانۆیەک لەم نمایشنامەیەدا کە بەڕاستی لە هەمیان شەرمەزارتر بوو، یەکێک لە وتەبێژان لە نێو چەپڵە لێدان و ڕوخساری بێگیانی ئەو خەڵکە کە لەوێبوون سوزدەی بۆ ڕەزا پەهلەوی برد. ئەمە نەک نمایشی ڕێز بەڵکو دەربڕینی ئەو پەڕی کۆیلایەتیە، نەک دەربڕینی بوون بەڵکو نمایشی بەندایەتیە. لەم نێوانەدا کەسانێک کە بەجلی مەحەلیەوە هاتن لە ژێر ئاڵای تاجەوە ئیدعای پوچی نوێنەرایەتی خەڵک بکەن کە لەوانەیە تەنانەت لە بوونیشیان ئاگاداریان نەبێت. ئەمە لە کاتێکدایە کە لەم کۆبوونەوەیەدا پێداگری لەسەر تەمامیەتی ئەرزی جارێکی تر جەختی لەسەر کرایەوە، جارێکی تر جەخت کرایەوە سەر ئیدامەی سیاسەتی سەرکوت بۆ هەر نەتەوەیەک کە باز لە مافی دیاریکردنی چارەی خۆنووسین بکات. بەڵام ڕەزا پەهلەوی ئەم پرۆژەیەی وەک هەموو پرۆژەکانی پێشووی لە کۆنگرەی ئێرانیەکانەوە تا مەنشوری مەحسا لە پشت دەواازەی داخراودا ئەنجام دەدات. شکست پشتی شکست. ئەم پرۆژەیەش مردوو لەدایک بووە، چونکە هیچ تاجێک لە ئازادی بەرزتر نییە. کۆمەڵگەیە کە تیایدا ژن حیجابی سووتاندووە، کرێکارانی هەزاران مانگرتنیان کردو، ڕێکخراوی خۆیان دروست کردووە. ئیتر دەربار و تاج و تەختی ناوێ، ئازادی و یەکسانی و خۆشگوزەرانی دەوێت کە جەنابی شاهزادە لێ بێخەبەرە. کۆمەلگای ئێران جارێک تووشی کابوسی ڕزگارکردن بە دەسەڵاتی بەدەستی ئیسلام بوو. ئەمڕۆ هەمان فریوکاری بە تاج و نیشتمان پەروەری ئێرانیەوە هەوڵە درێ دووبارە بکرێتەوە. بەڵام نەخێر هەڵە دەکەن. زۆرینەی ئەم خەڵکە میراتگرانی نەخێری گەورن، دوێنێ بۆ تاج و تەخت و ئەمڕۆ بۆ ڕژیمی ئیسلامی. ئەم خەڵکە بۆ ئەوە خەبات ناکەن کە لە ڕژیمی ئیسلامی ڕزگاریان بێت تا بکەونە ئەسارەتی حکوومەتی پاشایەتی و ساواکەوە. بۆ یە کۆنفرانسی مۆنیخ بۆ ڕزگارکردن نییە، بۆ دووبارە بنیادنانەوەی ئەسارەتە بەڕەواڵەتێکی تر. لە یەک کەلامدا ئەوەی کە لە مۆنیخ هاتە سەر شانۆ نمایشێکی سووک بۆ سەردانەواندن لە بەرامبەر تاجەکەدا بوو، نەک ڕاپەڕینێک بۆ ئازادی. ناوبڕێک وەربگرین چاوان بێنەوە لای بینەرانمان. مرگ ستمگر، چه شاه باشه چه رهبر. مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر. مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر. یه حرف ساده که تموم حرفه، یه بغض کهنه که عمیق و ژرفه. برای آدما سرود باور، برای دیکتاتورها وحشت آور. مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر. مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر. یه سرزمین سروده آشنایی، وراست دایه روشن رهایی. مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر. مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر. یه سرزمین میونه خون و خنجر، میمونه از همیشه پرتوان‌تر. مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر.
لە بنامێکی تری بەرنامەکەمان هاوڕێباران لە بۆکانەوە بۆمانی ناردووە. هاوڕێباران ئەڵێ لەم بارودۆخە دژوارەدا کەش و هەوای شەڕ لەلایەک سەرکوتوونە ئەمنی نەبوونی ئاو و کارەبا لەلاکی تر هاوکات شاهدی زیادبوونی بێوێنەی نرخی کاڵا خوراکیەکانین کە هەمویان پێکەوە ژیانیان لە زۆربەی خەڵکی ئێران تاڵ و ناخۆش کردووە. ئەوەی داتا فەرمیەکان دەریدەخانی گرانی زیاتر لە 70% کاڵا بنەڕەتیەکانە کە ئەڵبەتە لە مانگی پوشپەردا دیسان گرانێکی زیاتر لە 50% بەخۆیانەوە بینیوە. کاڵەکانی وەک گۆشتی سوور، گۆشتی سپی و هێلکەی مریشک پێشتر لووسکەکانی گرانیان داگیر کردبوو، لەگەڵ ئەوەشدا دیسان لە نێوان 8 تا 11% گران بوونەتەوە. ئێستا کرێکاران و خەڵکی کەمداهات تەنانەت توانایی کڕینی لوبیا و برنجیشیان نەماوە. دەبێت ئەوەش بڵین کە ئەم داتایانە پەیوەندیان بە ماوەی کاتی واتە تا کۆتایی خەرمانانەوە هەیە و هەروەک باسکرا لە مانگی پوشپەردا گرانیەکی 50% دیکە خراوەتە سەر هەزینەی ئەم کاڵایانە. لەگەڵ ئەوەشدا لە مانگی پوشپەردا نان لە هەندێک لە ناوەندەکانی پارێزگاکاندا 52% گران بوو. بەڵێ بێژگە لەو گرانبوون و تەوەڕمەی کە تۆ باست کرد گرانبوونی قورسی کاڵا خۆراکیەکان لە هەمان ماوەی کاتیدا شتێکی تریش باسی کرێماڵە. کرێماڵیش زۆر چۆتە سەرەوە. وەسڵەکانی کارەبا و ئاو و هەروە دەرمان هەر یەکان لانیکەم دەیان لە 100 گران بوونەتەوە. لە ئەوە بارودۆخێکدا داخۆ هەزینەی لانیکەمی ژیانی کرێکاران گەشتۆتە چ ڕقەمێک. کرێکاران پێویستیان بە چەند ملیۆن تمەن لە هەر مانگێکدا هەیە تا بتوانن سادەترین پێویستەیەکانی ژیانی بنەماڵەکانیان دابین بکەن و لە بارودۆخی ئێسادا توانن درێژە بە ژیان بدەن. هەزینەی ژیانی خێزانە کرێکاریەکان، مادە خۆراکیەکان، پەروەردە، دەوا و دەرمان، کرێخان و هاتوچوو و تێچوە جیاوازەکانی دیکە هەمویان تا بەرزترین ئاستی خۆی چوونەتە سەرەوە. کرێکارە کە مانگانە لە باشترین حاڵەتی خۆیدا 14 تا 15 ملیۆن پەن هەقدەست وەردەگرێت، یان خانە نووشینێک کە دوای 30 ساڵ زەحمەت و ئاراغڕشتن داهاتی 13 ملیۆن تمەنە بۆ بەڕێوەبرنی ژیانێکی بۆ خێزانێکی 3 یان 4 کەسی لە دۆخی ئێستادا دەبێت لانیکەم داهاتی 50 ملیۆن تمەن لە مانگێکی داهبێت. لە حاڵێکدا کرێکارێک ئەگەر تازە بە 2 شیفتیش کار بکات ئەوەندەی داهات ببێت کە بگاتە لانیکەمی پێداویستیەکانی ژیانی. ئەم هاوکێشە بەرچاوە نایەکسانە بە هیچ شێوەیەک ژمارەکانی لەگەڵ یەکتردا ناخوێننەوە. لەم نێوانەدا شۆڕای باڵای کار وەک دامەزراوەیەک کە یاسا ئەرکی دیاریکردنی حەقدەستی خستۆتە ئەستۆی لە مانگی ڕەشەمەوە دەکەوێتە خەوی کەروێشکەوە تا کۆبوونەوەیەک بەڕێوە چووە و نە دەنگێک لە نوێنەرانی ئەم ئەنجومەنەوە هاتوۆتە دەرێ وەرە ئەوەش لە کاتێکدا کە لانیکەمی حەقدەستی کرێکار گەیشتوتە نزمترین ئاست لە چەندەی ڕابردووە تا بەئێستا. ئەمڕۆ حەقدەستی کرێکاران و خانەنشینان لە 1/3 هێڵی هەژاریش نزمترە و ئەم قسەیە قسەیەکی نامۆ نییە. بۆ هەمووان ئاشنایە کاتێک بە بیر بهێنینەوە کە کەمترین حەقدەستی ڕۆژانەی کرێکاران کەمێک زیاترە لە 3,000 تمەن واتە یەکسانە لەگەڵ نرخی 1 کیلۆ برنجی ئێرانی. کرێکار بە حەقدەستی یەک ڕۆژی تەواو کارکردن دەتوانێت تەنیا 1 کیلۆ برنجی ئێرانی بکرێت. جا ئێستا ئەمە بخەینە پاڵ ئەم هەموو دەردومەینەتە کە لە ئاکامی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی بەسەر خەڵکدا سەپاوە. دەزانن کەم دەسەڵاتی ئێرانی کردوتە جەهەنەمێکی بە تەواومانە بۆ زۆربەی خەڵک تەنیا لەبەرەوەی کە دەسەڵاتی نەحسی خۆی بپارێزێ. ئایا ئەوە دەسەڵاتێک شایستەیمانەوەیە؟ زۆر سپاس بۆ هاوڕێباران بۆ نامەکەی دەستی خۆش بێت. ناوبڕێک وەربگرینە بەنامەی هاوڕێ ئەرفان درێژە بە بەرنامەکەمان بدەین تالب. نووسراوێکی هەناردووە بۆمان سەبارەتە بە کۆڵبەران. کاک ئەرفان نووسیویەتی کوشتنی کۆڵبەران هەروە ئەدامە هەیە. ئەم ئینسانانە لە دڵی چیاکانی کوردستان ئەو شوێنەی کە سنوورە دەستکردەکانە لەگەر هێڵەکانی سیاست و مێژوودا تێکەڵا بووە ڕۆژانە باری قورس دەخەنە سەرشان بۆ ئەوەی پاروەنانێک دابینکەن. ئەم خەڵکە کە ئەمڕۆ دەسەڵاتی سیاسی ناویان لێ دەنێ سەوداگەران هەمان خەڵکی ئازاردیتووی ئەم ناوچەیان ئەم ناولێنانانە لەسەر بنەمای سیاسی بێمافی و سوکایەتی پێکردن دروست بووە کە نمایشێک لە سەرکوتی کۆمەڵایەتی وێنا دەکات. گۆڕینی ناوی کۆڵبەران بۆ سەوزاگەران تەنیا گۆڕینێکی سادەی وشە نیە. ئەم گۆڕینە وێنەیەکە لە دووبارە دروستبوونەوەی چیرۆکی سیاسی و
کۆمەڵایەتی کە بە مەبەستی گۆڕینی ماف و بارگرانی ئەخلاقی ڕۆڵی کۆڵبەران دروست بووە. سەوداگەران وێنەیەک لە کەسانی بەرژەوەندی پەرست دروست دەکەن، تێڕوانینێک کە بارگرانی نەرێنی سەرزەنشت و بەدگومانی لە پاڵیدا دروست دەکات. بەڵام ئەم پێناسەیە لەکوێ و دەرد و ئازاری کۆڵبەران لەکوێ؟ بێگومان ناتوانێت حەقیقەتی هۆی بوونی کۆڵبەر لە کوردستان دەربخات. بەڵێ بە دڵنیاییەوە کۆڵبەر ئەو کەسەیە کە لە هەلومەرجی نایەکسان و بێمافیدا ناچارن ملکەچی هەڵگرتنی ئەو بارە قورسانە بن کە نەک هەڵبژاردننی ئازادانە نیە بەڵکو ناچاری مێژووی و ئابوووریە کە داسەپاوە بەسەریاندا. ئەوان لە ڕاستیدا قوربانی ئەو پێکاتەن کە لە جیاتی پشتگیری لە سێبەری جیاکاری و بێبەشی و بێمافیدا ماونەتەوە، بێمافیەک بە درێژایی مێژوو. ناولێنانی ئەوان بە سەوداگەران واتای گەڕانەوەی تەواوی بەرپرسیارەتی بارودۆخەکەیان بۆ خۆیانە، وەگەوەی هەموو کێشەوازارەکانی ئەنجامی بڕیاری ئازادانەی خۆیان بوو بێت. لە کاتێکدا حەقیقەتەوە نییە. ئەم ناولێنانە جۆرێکە لە پاکردنەوەی کێشەکە لە پێکاتەکانی دەسەڵاتدا کە دەشاردرێتەوە. لە ڕاستیدا دەوڵەت و سیستمی سیاسی بەم وشە دروستکردنە هەوڵ دەدەن بە قسەی خۆیان هاوسۆزی کۆمەلگا لەگەڵ ئەم گروپە کەم بکەنەوە، کەم ڕەنگ بکەنەوە و هەم بەرپرسیارەتی مێژووی و سیاسی خۆشیان لە بەرامبەر نایەکسانی و بێمافی ئێستا بە فەرامۆشی بسپێرن. کۆڵبەران لە سنوورە سەرکەشەکان ڕۆژانە ئەو بارە مێژوویە هەڵدەگرن کە لە ڕاستیدا لە باری سەرشانیان قورسترە، ئەویش باری ستەم و نابەرابەریە، بارێک کە کۆکراوەی چەندین ساڵ بێبەشی سەرکوت و سنووردارکردنە. دەتوانین بڵێن ئەوان زیندووترین نیشانەی مێژوویەکی تاڵ و نەگوتراون، مێژوویەک لە نایەکسانی ئینسانی، ئابووری و سیاسی کە هەرگیز لە چیرۆکە فەرمیەکاندا شوێنی شایانی نەبووە و داپۆشراوە. ئەم مرۆڤانە نوێنەری ئەو بەشە لە کۆمەلگان کە لە پەراوێزدا ماونەتەوە، لە بیر کراون یان بە ئەنقەز نادیدە گیراون. ئەو بارانەی لەسەر شانیانە تەنیا کاڵای ئەودیوی سنوور نین، بەڵکو قورسایی ناسەقامگیری هەژاری و نەبوونی پشتگیری کۆمەڵایەتین. ئەوان هەڵگری ئەو جەسە زامداران کە لە چیرۆکی دووبەری هەمیشەیی نێوان دەسەڵاتی ناوەند و خەڵکی پەراوێزەکان دروست بوو. سنوورەکانی بینی دووبەشی کوردستان تەنیا سنوورە جۆغرافیەکان نین، بەڵکو سنوورێکن کە سیاسەتی ستەمی چینایەتی، هەڵاواردنی نەتەوەیی، کێشەی ئابووری و ئەمنیەتی تیاندا هەموو لێگاڵاون. ئەم سنوورانە شوێنێکن کە ناکۆکیە شوناس و سیاسیەکان بە شێوەیەکی ڕوت و زەق دەردەکەون. کۆڵبەران لەم بۆشاییەدا نەک تەنها بەهۆی داهاتەوە، بەڵکو بەهۆی پەیوەندی مێژوویی، کللتوری و کۆمەڵایەتیەکانیشیانەوە لە دۆخێکی زۆر ناجێگیردا ژیان بەسەر بن. دەسەڵاتی سیاسی بەڵام هەوڵ دەدات ئەم سنوورانە بە توندی دابخات و جوڵەی کاڵا و مرۆڤ لەژێر کۆنتترۆلی خۆی دابێت. بەڵام لە کردەوەدا ئەم سنووردارکردانە فشار لەسەر جەستە زامدارەکان زیاد دەکات کە ناچارن ڕۆژگار لەگەڵ سەختی و مەترسیدا بەسەر ببن. سنوور بۆ ئەم مرۆڤانە گۆڕەپانێکە هەم بۆمانەوە و هەم بۆ بەرەنگاریش، شوێنێک کە نەک تەنها کاڵا ئاڵوگۆڕ دەکرێت بەڵکو و ناسنامە، ژیان و مێژوو دەخرێتە ژێر پرسیارەوە. دەستەی کۆڵبەران لەم نێوانەدا تەنها ئامرازێکی ئابووری نییە، بەڵکو شانۆی شەڕێکە کە سیاسەت سەرکوت و بەرەنگاری بەڕێوەی دەبات. هەر بەرینێک لەسەر جەستەی ئەم کەسانە تەنها نیشانەیەک لە مەترسیەکانی ڕێگای چیاکان نییە، بەڵکو نیشاندەری کاریگەری سەرکوتە مێژووی ئابووریەکانە کە لە ناوەڕۆکی کۆمەلگادا بەڕێوە دەچن. ئەم کۆڵبەرانە چاوەن جەستەیان شوێنی ڕووداوی هاوکێشەیەکی نایەکسانە. لەلایەکەوە جەستەیەکی زامدار کە بە کەمترین ئیمکاناتەوە دەبێت بارێکی قورس هەڵبگرێت، لەلایەکی دیکەشەوە سیاسەتێک کە ئەوانی لە دۆخی نایاسایی و پڕمەترسیداردا ڕاگرتووە کە دەزڕاگەیشتن بە پشتگیری یاسایی لیاندا دەخات. کۆڵبەران سەرەڕای ئەو بێدەنگیەی کە دەسەڵات لە ئاست ژیان و گۆزەرانیان سەپاندوویەتی چیرۆکێکن لە بەرەنگاری بێدەنگی. هەر هەنگاوێکیان لە ڕێگا سەختەکاندا چیرۆکێکە لە وەستانەوە لە بەرامبەر لە بیرچوون و پەراوێز خستنەوە. لە ڕاستیدا ئەوان نەک تەنها بار هەڵگری کاڵان بەڵکو هەڵگری باری مێژووی نادیدەگیراون. ئەم بەرەنگاریە بەڵام نەک لە شەقامەکانی شاردا بەڵکو لە دڵی چیاکان بەڕێوە دەچێت، شوێنێک کە تیایدا جەستە هیلاکەکان ڕنگدانەوەی بەرەنگارین و ئامادەنین بسڕدرێنەوە و
ئینکار بکرێت. قەیرانی نایەکسانی ئابووری و کۆمەڵاتی لە ئێراندا ڕووی ڕاستەقینەی خۆی لە جەستەی کۆڵبەراندا دەردەخات. ئەو نایەکسانیەی کە ڕەگیان لە سیاسەتی جیاکاری و بێبەشی مێژوویدایە بۆتە هۆی ئەوەی کۆڵبەران ناچار بن بۆ زیندومانەوە ڕوو لە پیشەمەترسی و نافەرمیەکان بکەن. ئەوان سەوداگەر نین، بەڵکو دەسەڵاتێک سەوداگەرە کە ژیان و گوزەرانی ئەم خەڵکەی کردووەتە ئامانج تا خۆی بپارێزێ و درێژە بە بێبەشی و بێمافی ئەم خەڵکە بدات. ناوبڕێک وەربگرن ئازیزان بە نامەیەک لەلایەن کاک هادیەوە کە لە سنەوە بۆی نردوین دێنەوە خزمەتە. نامێکی تری بەرنامەکەمان تالب نامەی کاک هادیە لە سنەوەکە وەکو خۆتی ژاماژەت پێ کرد. لە نووسراوەیەکدا دەڵێ چواردەیە ئەزمموی ژیان لە کۆماری ئیسلامیدا ئەوەی پێ فێرکردوین کە ئەم سیستمە هەرچەند کە بە هەڵخڵقتاندنی دەنگی خەڵکی دروست بووە بەڵام تەنیا بە دەنگی هەمان خەڵک لا ناچێت. کەوابوو دەبوو تا ئێستا زۆر دەمێکە یان لانیکەم دوای ڕاپەڕینی ساڵی 96 هەتاوی گۆڕی گۆم کردایە. ئەم ڕژیمە نەک پابندە بە یاساکانی نێودەوڵەتی نە بە بنەماکانی ئەخلاقیش و نە بە دەنگ و ویست و ئاوات و ئارەزوی خەڵکیش. کەوابوو حکوومەتێک کە لەسەر بنەمای ستەم و سەرکۆت گەندەڵی ساختەکاری ئیداری و پێکاتەی دواکەوت و دامەزراوە بە ڕەفراندۆم ناکرێت لێ تێپەڕبین یان تەنانەت گۆڕانکاری تیادا بکرێت. لە ماوەی پێشوودا ئەو بەیانیە و هەڵوێستانە کە ئاماژە بە ڕێفراندۆم وەک ڕێگە دەرچوونێک لە مۆزعەدەکەن بڵاوبوونەوە.
ڕێفراندۆم بەبێ کردەوەی کۆمەڵایەتی ڕێکخرا و بەهێز بەبێ گوساری هاوبەش و ئاسۆی ڕوون لە داهاتوو مانای بەلاڕێدابردنی خەبات و تێکۆشانی خەڵکە. ئەزمونونەکانی خەباتی 100 ساڵەی خەڵکێران و هەروەها وانەوەرگرتن لە خەباتەکانی دوودەیە دواتری ناوچەکە دەری دەخاتکە دەرکردنی بەیانیە، چالاکی مێدیایی و ئۆمێدبەستن بە چالاکی مەجازی جێگەی سیاسەتی ڕاستەقینە و ڕێخستنی هێزە کۆمەڵایەتیەکان ناگرێتەوە. ئەزمون دەری خستووە کە هەر بانگەوازێک کاتێک بە ڕێخستن لە ناو کۆمەلگادا نەبەسرێتەوە ڕنگدانەوەی لە شەقامیشدا نابێ. هەرچەندە لە دەیە ڕابردوودا شایەتی هەست و هەوڵ و هەڵچوونی بەشە جیاوازەکانی خەڵک و بەتایبەتی ژنانی خەباتکار بووین لە قاڵبی ناڕزایەتی خۆڕسک و گشتیرەکاندا، بەڵام بەداخەوە چاوی ئەسپەندیاری ئەم ناڕزایەتیانە واتە نەبوونی ڕێخستن و ڕابڕایەتی یەکگرت و چ لە قاڵبی تەشکیلاتە کۆنەکاندا و چ لە شێوەی نوێ شەبەکەیدا و نەبوونی پەیوەندی ئۆرگانیک لەگەڵ بنکە کۆمەڵایەتیەکان هیچ کامیان نەبوونەتە حرەکەتێکی توودەی و فەراگیر. ڕاستە کاکادی لە درێژەی نووسراوەکەیدا دەڵێت کە ڕژیمی کۆماری ئیسلامیش وەک هەموو ڕژیمە دیکتاتۆرەکان خاوەنی ژووری بیرکردنەوەیە. هەمان ژوور کەم و کوڕی بزوتنەوەکان دەناسن و بە بەکارهێنانی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی دەستکرد هەوڵ بۆ کۆنتڕۆلکردنی چالاکیەکانیان دەدەن. باز لەوە کە دەڵێ ڕفراندۆم ئەگەر واتایەکی ڕاستەقینەی هەبێت دەبێت ئەنجامی شەڕێکی کۆمەڵایەتی و لە نهاتە تێکشکانی دەسەڵات بێت، نەک ئامرازێک بۆ گۆڕانکاری لە ناوەی ڕژیمێکی ستەمکار. کاکا دیڵێت بە بڕوای من تەنها دوو دۆخ بۆ جێبەجێکردنی ڕفراندۆمێکی ڕاستەقینە دەکرێت بیری لێ بکەیتەوە. یەکەمیان کاتێک کۆماری ئیسلامی بەهۆی بزوتنەوەی جەماوەری تێکشکا بێت و دەسەڵاتی کاتی مەیدانی ئامادە کردووە بۆ ڕفراندۆم. دووهەمیان دۆخێکە کە کاتێک بزوتنەوەی خەڵگەوەندە بەهێز بووە کە سیستمەکەی ناچار بە پاشەکشەکردن کردووە و ئازادیە بنەڕاتیەکان بەدەساتوە. باز لەوە کات ئەڵێ لە هەردوو کەم حاڵەتەدا کە باسی لەکرێت دەسەڵات لە دەستچووە و سیستمەکە دەسەڵاتی بەدەستەوە نەماوە یان زۆر بە توندی لاواز بوو. لە غێری ئەوەش هەر ڕفراندۆمێک لە چوارچێوەی ڕژیمی کۆماری ئیسلامیدا تەنیا نمایشێکی دیکەی مهندسی کراو دەبێت بە ئەنجامی دڵخوازی ویلایەتی فەقیە، وەک دەرچوونی پزیشکیان لە سندوقی سحری بەناو هەڵبژاردنەکان. بەیانیان نووسان دەبێت وەڵامی ئەم پرسیارە ڕوونەی گەل بدەنەوە کە ئەگەر ڕژیمی کۆماری ئیسلامی بە هەر هۆکارێکەوە دژی بە ڕێوەبرنی ڕفراندوم و مەجلیسی مواسسان بێت چی دەبێت بکرێت؟ ئایا دەچێتە ناڵین و پاڕانەوە کە ئەی حەزرەتی ئاغا بەسە 36 ساڵە ویلایەتتان کرد کاپچنە لاوە؟ ئایا ئەگەر لە هەمان ئەم بارودۆخەدا حەزرەت ئاغا بەهۆی پیریان نەخۆشبوونی و بەهۆی نەخۆشیەوە ئاقا موسەبایان کەسێکی دیکە بۆ ڕابەرایەتی هەڵبژێرن، ئایا دووبارە ملکەچیە بن؟ ئەگەر وەڵامەکە نەخێر بێت ئەوە مانای ئەوەیە کە خستنە ڕووی دروشمی ڕفراندۆم و مەجلیسی مواسسان تەنها بۆ کۆتایی دیالۆگ لەگەڵ حاکمیەتە و دواتر مافی ئەوەی هەیە بەو شێوەیە کە بە مەسلەحەتی دەبینێت هەنگاو بنێت بۆ وەلانانی حەزرەتی ئاقا و گشت پێکاتێ ڕژیمی ئیسلامی. لاوە حاڵەتێکدا دەبێت بڵێن نە پێشتر و نە ئێستا خەڵک داوای مۆڵەتی لە هیچ سەرچاوەیەک یان گروپێک نەکردووە بۆ بەردەوام بوونی خەباتەکەی خۆی. بۆیە ئامۆژگاریم بۆ لایەنگرانی ڕفراندۆم ئەوەیە کە کاتی نەرمی نواندن یان هیوا بە چاکسازی لە کاتی دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر تەواو بوو. دەڵێت کە لە جیاتی ئەوە بەڕوونی نکۆڵیکردن لە کۆماری ئیسلامی بابخەنە دەستوری کاری ڕۆژانەی خۆیان بۆ ئەم کارە بابێن بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەهێز بن. بەڵێ زۆر سپاس. ناوبڕێک بدەین تا لە ئینجا درێژە بە بەرنامەمانتی. Hani benim sevincim nerede? Bilyeler
ellerim topacım. Kiraz ağacında yırtılan gömleğim, çaldılar çocukluğumu habersiz. Penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tel örgülere takıldı, hani benim gençliğim anne. Penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tellere takıldı, hani benim gençliğim nerede? Ne varsa bu su genzi yakan, ekmek gibi, aşk gibi. Ah ne varsa güzellikten yana, bölüştüm, büyümüştüm. Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm, hani benim gençliğim anne. Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm, hani benim gençliğim nerede? Hani benim sevincim nerede? Akvaryumum kanaryam, üstüne titrediğim kaktüs çiçeği aldılar kitaplarımı sorgusuz. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı, hani benim gençliğim anne. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı, hani benim gençliğim nerede? Yağmurları biriktir anne, yağmurları biriktir anne. Çağ yangınında tutuştum, hani benim gençliğim anne. تا لە بابەتێکی تری بەرنامەکەمان بابەتێکە سەبارەت بە غەزە. بێگومان بینەرانیشمان ئەو ڤیدۆیانەیەکە لە کارەساتی برسێتی خەڵکی غەزە لە مێدیاکان بڵاو دەبێتەوە دەبینن. ژمارێکی بەرچاوی خەڵک لە پیر و لاو منداڵی قابلەمە و سەتڵ بەدەست بە دوای بەدەستهێنانی خواردەمەنیدا بەم لاو ئەولادا هەڵدێن. بەڕاستی دیتنی ئەم سەحنانە ویژدانی هەر ئینسانێک ئازار ئەدات و بێزار دەبێت لەو سیستم و مناسباتە ناعەداڵانەیە وە زاڵەمانە کە مەجال دەهێڵێتەوە بۆ دەسەڵاتێکی جنایەتکار لە ئیسرائیل ئاوا بەبێ ئاوەڕدانەوە لە پێش چاوی هەموو جیهان ئینسانیەت بخاتە ژەرپێ. بە دڵنیاییەوە ئامارەکان تەنها بەشێک لە کارەساتەکان دەگێڕنەوە. بۆ حاڵەوە باس لەوە دەکرێت کە ئێستا 72% منداڵانی غەزە یان بێخۆراکن یان بەدخۆراکن. 90% دانیشتوانی ئەم جەهەنەمە دەسڕاگەیشتنیان بە ئاوی خواردنەوەی پاک نییە. هەر دەخۆلەکیش منداڵێکی ژێر 5 ساڵ بەهۆی ئازارەکانی برسێتیەوە گیانی لەدەستدات و بەگشتی زیاتر لە 2 ملیۆن کەس لە لێواری برسێتی و قات و قڕیدا دەژین. ئەم فاجعە ئینسانیە لە کاتێکدا ڕوودەدات کە نزیکەی 88% ئەم ناوچەیە چۆڵ کرا و تەنیا لە 12% ئەم جەهەنەمە کە بێ دەوترێ غەزە کۆبوونەتەوە. بەڵێ بەڕاستی وەزی غەزە ئێستا منداڵان تیایدا
لە برسیاتیا دەمرن لە کاتێکدا کۆگاکانی جیهان پڕن لە خۆراک. لە پشت ئەم هەواڵانە کە تەنانەت لە پێوەرەکانی پێناسەی فاجعاش تێپەڕیون مکانیزمێکی ئاڵۆزی توندوتیژی سیستمی گەندەڵی سەرمایه‌داری خەوتووە کە بە برسیەتی بێدەرمانی و بێئاوی بۆ ملیۆنەها کەس دیزاین کراوە تا بە هەموو جیهان نیشان بدەن کە هێزی سەرمایە چەند دڕندەیە، چەندە بێویژدانە بۆ سەقامگیرکردنی خۆی. ئاژانسی هاوکاری و کاری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ پەنابەرانی فەلەستینی ڕایگەیاندووە کە بەرپرسانی ئیسرائیل خەریکی برسیکردنی خەڵکی مەدەنی لە غەزەدا لە نێویاندا 1 ملیۆن منداڵ و مێرمنداڵن. 11 پسپۆڕی سربەخۆی مافەکانی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانیش پژاسیان کردوێتەوە کە قاتوخڕی لە غەزەدا لە حاڵی ڕووداندایە بە تونترین شێوە و ئەوەیان وەک ئەنجامی سیاسەتێکی بە ئەنقەستی ئیسرائیل بۆ برسیکردنی فەلەستینیەکان ناو لێ بردووە. ئەم فاجعە ئینسانیە لە پاڵ هێرشە سەربازیەکان بەڵایەکی سروشتی نییە، بەڵکو ئەنجامی ڕاستەوخۆی ئەو سیاسەتانەیە کە مانەوە و کەرامەتی ئینسانیان لە هەموو جیهان بە ئامانج گرتووە. سازمانی کۆنەپەرستی حەماس ئەگەر بە تەواوی تێک نەشکابێ بە ڕادەیەکی بەرچاو زەعیف بووە. سیاسەتەکانی وەکردەوەکانی جێگای پشتیوانیکردن نییە و دەبێت ئیدانە بکرێ، بەڵام تاوانی ئەو ملیۆنەها کەسە چییە کە تەنانەت ئەگەر لایەنگری لە حەماسیش بکەن کە بە دڵنیاییەوە نایکەن وەکو ئەوە وایە ئێستا دنیای گەندەڵی سەرمایه‌داری تۆڵەی ڕژیمی ئیسلامی لە خەڵکی ئێران بکاتەوە. کۆماری ئیسلامی چ ڕەبتێکی با خەڵکی ئێرانەوە هەیە، تەنانەت ئەگەر ژمارەیەکیش لە خەڵک بەهەڵا لایەنگری لێ بکەن. لە دنیای ئەمڕۆدا دەسەڵاتی سیاسی جیایە لە بیست و ئاوات و داخوازی خەڵک و ئارێزووی خەڵک بە هەمان شێوەکە لە ئیسرائیلیش سیاسەتی شەڕخوازی و ڕەگەزپەرستی و جەنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە وێژنەیاری زۆر. وەڵێ ئێستا خێرانی سوتەمەنی لەگەڵ سنووردارکردنی سیستمی تەندروستی گشتی بەردەوامە. پاکردنەوەی ئاو و ئاوەڕۆ تقریبەن لە کارکەوتون. زیاتر لە 85% ناوەندەکانی دەرمان لە غەزە یان لە ناوچوون یان بەڕاستی لە پێشکەشکردنی خزمەتگوزاری سەرەتاییش عاجزن. کەمی دەرمان، کارەبا و ئامێرەکان نەخۆشخانەکانی کردووەتە بینایەکی بێکاریگەر. یارمەتی مرۆڤ دۆستانەکانیش ڕێگریان لێ دەکرێت یان زۆرجار لە سنوورەکاندا ئەوەندە دەمێننەوە کە لە گەرمی کەش و هەوادا مایان بەسەر دەچێت. هەمووی ئەمانە وەک جنایەتی جەنگی وەک ئامرازی کۆنتترۆڵ و سزادانی بە کۆمەڵ بەکاردێ. ئەلبەتە ماشینی جەنگی ئیسرائیل لە گرتنی گیانی خەڵکی برسی لە ڕیزی خۆراکیشدا خۆی نابوێرێ. تەنیا لە یەک ڕۆژدا لە 20 ژوێ 2025 لانیکەم 79 کەسی مەدەنی لە کاتی هەڵدان بۆ وەرگرتنی خۆراک بوونەتە ئامانجی تەقینەوەی هێزەکان ئیسرائیل. راپۆرتە خۆجەیەکان ژمارەیە کوژراوانیان تا 94 کەس باس کردووە. بە پێی سەرچاوەکانی ڕێکخراوی نەتەوەگرتووەکان لە چەند مانگ پێشەوە تا ئێستا زیاتر لە 875 کەس لە سەفی یارمەتی خۆراکیشدا کوژراون. بەڵێ بە زیادبوونی ژمارەی کوژراوان بە پێی راپۆرتەکان کە تاکو ئێستا گەیشتوێتە زیاتر لە 59,000 کەس. ئەمڕۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بەرامبەر تاقیکردنەوەیکی مێژووی بۆ ڕاگررتنی نەسڵکوژیەکی ئاشکرادا خۆی دەبینێتەوە. لە کاتێکدا کە داتا بەردەستەکان دەری دەخەن هەموو پێوەرەکان بۆ سەلماندنی فەرمی قاتوقڕی لە غەزەدا جێبەجێ کراوە، بەڵام ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زۆر بێشەرمانە گوێی خۆیان داخستووە و چاوی خۆیان لە ئاس ئەم جەنایەتە قوچاندووە. پرسیارەکە وەیە بۆچی؟ چون قازانج و بەرژەوەندیەکانیان ئەوە دەخوازێ لە وڵاتاندا. دەینابێت لەم قازانج و بەرژەوەندیانە کە ئاوا ئینسان دەکاتە قوربانی بێزار بین و شەرمەزاری بکەین، هەرچەندە دەستڕاگەیشتن بە داتا تەواوەکان داتا ڕاستەقینەکان بەهۆی گەمارۆدانی غەزە لەلایەن ئیسرائیلەوە سەختە، بەڵام بەڵگە مەیدانیەکان و راپۆرتی و دامەزراوە متمانە پێکراوانە کە لەوێن ئەم ڕاستیە دەردەخەن کە ئەم مەرجانە لە غەزەدا جێبەجێ بوون. لەگەڵەوەشدا حکوومەتە ڕۆژاواییەکان بە تایبەتی ئەمریکا ڕێگری لە ڕاگەاندنی فەرمی ئەم دۆخە دەکەن و سیاسەتی بێدەنگی نێودەوڵەتی بەڕێو دەبن. پرسیاری جددی لەسەر ئەم بێدەنگیە نابێ وەک نیشانێک لە هاوپەیمانی لەگەڵ تاوانە مرۆڤایەتیەکان چاولێ بکرێت. بۆیە سیاسەتی بێدەنگی دەبێ پێی دەسەڵاتە گەورەکان کێشێتە گۆڕەپانی
ئەم لێپرسینەوە لە غەزەدا. بەڵێ تا بەپێ بڕگەی 54 پرۆتۆکۆلی یەکەمی پەیوەندی دەربە کۆنڤانسیۆنەکانی ژنێف ساڵی 1970 برسیکردنی خەڵکی مەدەنی وەک شێوازی جەنگ قەدەغەیە. هەروەها یاسای 53 مافی نێودەوڵەتی ئەم کردەوەی وەک تاوانی جەنگی دادەنێت. لەگەڵەوەشدا ئیسرائیل بەڕوونی ئەم بنەمایەی پێشێل کردووە و گەمارۆدانی هەموو لایەنی غەزەی کردووەتە ئامرازێک بۆ سزادانی کۆمەڵایەتی، ئامرازێک کە بەپێ کۆنڤانسیۆنە نێودەوڵەتیەکان شایانی ناساندنی وەک جنایەتی جەنگین. لە ساڵی 2021دا کۆڕی گشتی ڕێکخراوی نەسەوەگرتووەکان بە دەنگی ئەرێنی 186 وڵات بڕیارنامێکی بە ناونیشانی مافی دەستڕاگەیشتن بە خۆراک پەسەند کرد. ئەم بڕیارنامەیە برسیەتی وەک پێشێلکردنی کەرامەتی مرۆڤ ڕاگەیان. جێگەی سەرسوورمان نییە کە تەنها دوو وڵات ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل دەنگی نەرێنیان پێدا. بەکارهێنانی خۆراک وەک چەکی سەرکوت چیرۆکێکی نوێی لە خاکی فەلەستین نیە. نە لە ئەمڕۆوە دەستی پێکردووە نە تەنانەت لە 7 ئۆکتۆبەری 2023ەوە. غەزە ساڵانێکە وەک زیندانێکی بێسەقف لە گەمارۆدایە. ئەم گەمارۆدانە تەنها بەستنی سنوورەکان ناگرێتەوە، بەڵکو تەحریمی هاوردەی مادەی سەرەتایی بەرهەمهێنانی خۆراکی، وێرانکردنی بانقەستی زەوی کشت و کاڵ و سیستمەکانی ئاوگیری و ئامانجگرتنی پێکاتەکانی دابەشکردنی خۆراک لەژێر ناونیشانی خەبات لەگەڵ تیرۆریش لەخۆ دەگرێت. ئەم استراتێژیە مافی ژیانی کردووەتە پلەیەکی مەرجدار بۆ بێدەنگی و تەسلیم بوون. لە بەستەرێکی ئاوا لا توندوتیژیدا تەندروستی ناکرێت تەنها وەک کێشەیەکی تەکنیکی یان خزمەتگوزاری بێت. تەندروستی لە فەلەستیندا بەشێکە لە گۆڕەپانێکی ئاڵۆزی زاڵبوونی کۆلۆنیالی، داگیرکاری سیستماتیک و کۆنتڕۆڵی سیاسی وابووری. کاریگەری درێژخایەنی ئەم داگیرکاریە لەسەر جەستەی فەلەستینیەکان لەسەر دامەزراوە تەندروستی و چاودێریەکان دەری دەخات کە سیاسەتی تەندروستی تەنها لە پەیوەندی لەگەڵ چەمکەکانی وەک دادپەروەری، حاکمیەتی گەلی و مافی دیاریکردنی چارەنووس مانە پەیداکات. ڕاستی ئەوەیەکە گرنگیدان بە تەنها لایەنە فریاگوزاریەکان لە جملەی یارمەتی خێرا یان کەمترین مافی مانەوە ئێستا ئاگایانە بێدیانە پێکاتەکانی توندوتێژی و سیاسەتی نەسڵکوژی دەخاتە سێبەرەوە. لە ئەوە دۆخێکدا چارەسەری ڕاستەقینە نەک تەنها لە لابردنی کۆسبەکان لەسەر ڕێگای ناردنی بە پەلەی یارمەتی مرۆڤدۆستانەدا، بەڵکو لە هەنگاوە بنەڕەتیەکانی وەک تەحریمی سیاسی و ئابووری ئیسرائیلە. کۆتایی خێرای گەمارۆدانی غەزە تەسلیمکردنی تاوانبارانی جەنگی لە هەر لایەک بە دادگا نێودەوڵەتیەکاندا شاردراوەتەوە. بەڵام ئەمانە چۆن جێبەجێ دەکرێت؟ ڕێگایەک نییە جگە لە شکاندنی بێدەنگی کە نیشانەکانی لە زۆر وڵاتان دیارە. خەڵکی ئازادیخواز لە زۆر شوێن هاتوونەتە سەر شەقام دژ بەم جنایەتە هاتوونەتە دەنگ. ئەم ڕاپەڕینە دژ بە جنایەتی جەنگی دەبێ بەرزکرێتەوە. لە ڕاستیدا غەزە ئەمڕۆ بووەتە تاقیگەیەکی ئەخلاقی جیهانی، شوێنێک کە تیادا سنوورەکانی مرۆڤایەتی ڕۆژانە دادەڕمێن. مێژوو بەخۆش نابێت لە ئەوانەیە کە لە بەرامبەر ئەم فاجعەیە لەم خاکەدا بێدەنگ بوون.
كسربست نيم لقلوبي شدو سروين وصوراني من مدايكي ديابو وكان من مستور كيساني هزاران ساوى من بيجو بيام ما في أكساني هزاران ساوى من بيجو بيام ما في أكساني تا لە بەرنامەیەکی تری بەرنامەکەمانە کاک شەهاب لە سنەوە بۆمانی ناردووە. لە نامەیەکدا نووسیویەتی زۆر جار کە بیر لە دەوروبەری خۆمان دەکەمەوە هەموو جارێ ئەم پرسیارەم لا دروست دەبێت کە بەڕاستی ئەم هەموو ئاژاوەیە بۆ؟ ئایا ئینسان سزاواری ئەم هەموو ئێش و ئازاردانەیە؟ وەڵام بەم پرسیارانە و لەوانە پرسیاری تر زۆر ئاسانیە و دەزانم کە وەڵامی یەکدەستیش نییە. جۆرەها وەڵام هەیە، بەڵام لە لای من لە نێو وەڵامەکاندا کە هەر کامە گۆشێکی لەم دۆخەنا لەبارە وێنا دەکەن یەک وەڵامی سەرەکی ترە. ئەویش سیستم و مناسباتی زاڵ بەسەر کۆمەڵگای بەشەریە. سیستم و مناسباتێکە بووەتە مەیدانی کێبەرکێ قازانج و بەرژەوەندی خوازی. یاریکەرانی ناو ئەم سیستمە با بزانین چۆن ئەم بابەتە بەتایبەت بۆ ئێمە لە ئێران گرنگە کە یەکێک لە بنەما سەرەکیەکانی شەڕی نێوان ئەمریکا و ئێران دەردەخات. ئەمریکا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە خەریکی پێشکەوتنی تەکنەلۆژیای سەربازی و خۆپەڕچەککردن و فراوانکردن و بەهێزکردنی سوپاکەیەتی بۆ بەکارهێنانی هەڕەشە و هێرشی سەربازی دژ بۆ دەوڵەتانێکە لەگەڵ ئەجێندای سیاسی و سیستمی سیاسی و ئابووری ئەودا ناینەوە و ناکۆکن. سوپای ئەمریکا لە دوای جەنگی ساردەوە چەندین جەنگی ڕاستەوخۆ و کردداری سەربازی ئەنجامداوە کە ژمارەی دەگاتە زیاتر لە 15 جەنگ و داگیرکاری. لە ساڵی 1970 بە دواوە کاکشاب لە درێژەی نامەکەیدا کە نامێکی زۆر گرنگیشە لەسەر بابەتەکە زۆر گرنگە دەڵێ لەسەر لە ساڵی 1970ەوە ئەمریکا مەترسی لە پێشەوەی ئابووری چین هەیە. بۆ نمونە ڕاوێژکاری پێشووی ئابووری ڕۆناڵد ڕێگان ئاماژەی پێکردووە کە بۆ پوچەڵکردنەوەی پلانی پیشەسازی چین نابێت لە ساڵی 2025دا کاڵایەک هەبێت لەسەری نووسرابێت دروستکراوی چین. ئەمڕۆژ دۆناڵد ترامپ پارێزگاری لە سەرکردایەتی جیهانی ئەمریکا دەکات و دروشمی گەورەبوونی ئەمریکای گەورە ببورن ئەمریکای گەورەی ڕۆناڵد ڕێگانی هەڵگرتووە لەسەر بنەمای مۆنۆپۆلکردن و داگیرکاری سەرچاوی ئابووری وڵاتانی دیکەی جیهان ئەمریکا دەیەوێت لە ڕێگای باجی گۆمرۆکی و سنووردارکردنی گەشەی ئابووری درێژە بە مێژووی سیاسی ئەمریکا بدات. ئەمریکا خاوەنی سیستمی لیبرالیزمی ئابووری و بازاڕی ئازادە، بەڵام ئازادی بڵە وڵاتە تازە پێگەیشتووە ئابوووریەکانی ئاسیا و بەتایبەت دەوڵەتی چین لە بازاڕی جیهانیدا نادات. بە یاسای ئابلۆقی ئابووری و فشاری سەربازی و باجی گومرۆکی قورس دەیەوێت چالاکی ئابووری و بازرگانی لە چین تا ئەتوانێت بەرتەسکتر بکاتەوە. هەرچەندە ئەمریکا و ڕۆژاوا خۆیان خاوەنی داهێنانی لیبرالیزمی ئابووری و بازاڕی ئازادن، بەڵام گەشەکردنی ئاسیا بەتایبەت چین لە نێو بازاڕی ئازاددا بە مەترسی دەبینن لەسەر ئایندەی خۆیان بەتایبەت ئەمریکا ئەو مەترسیە لەسەر هەژمون سەرکردایەتی جیهانی خۆی دەبینێت. بۆیە ئەمریکا دەیەوێت بە هاوپەیمانی وڵاتانی ڕۆژاوا ڕێگە لەو بەرەو پێشچوونە ئابووری و بازرگانی و
تەکنۆلۆژیای ئاسیا بە تایبەت هەروەک باسکرا دەوڵەتی چین بگرێت لەم نێوانەداوە نەهێڵن ئەو پێگابووری و سیاسی و کولتوریەیان لێوەربگرێتەوە. بڵێ کاک شەهاب لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ بەڵام لەو لاوە دەوڵەتی چین تا چەند ساڵی پێشتر و هەتا ئێستاش هێزێکی سەربازی بۆ داگیرکردنی ئەمریکا بنیاد نەناوە و هەوڵی دەستێوەردان لە سیاسەتی ناوخۆی ئەمریکا و لاوازکردنی ڕاستەوخۆی ئابووری ئەمریکا و ڕۆژاوای نەداوە. چونکە لاوازکردن و ئەزمەی ئابووری ئەمریکا و ڕۆژاوە لە ئێستادا زیان بە ئابووری چین دەگەێنێت. بازاڕی ئەمریکا و ڕۆژاوە هەم بازاڕێکی گەورەن هەم نرخی کاڵایان تیادا بەرزە بەرامبەر بە نرخی کاڵای چینی. مانەوەی دۆخێکی جێگیری ئابووری و کۆمەڵایەتی و خۆشگوزەرانی و داهاتی بەرزی خەڵکی ئەوروپا سوود بە پڕفرۆشی کاڵای چینی دەگەێنێت و چین گەورەترین قازانجی لە جیاوازی نرخی کاڵاکان و بازاڕەکانی جیهان کردووە. چین ئەوەندەی دەیەوێت پەرە بە گەشە و بەرەو پێشبردننی زانست و تەکنەلۆژیا بدات ئەوەندە لە ململانێ و شەڕی سیاسی دوور دەکەوێتەوە و هەمیشە هەوڵ دەدات خۆی لەو شەڕ و جەنگانە بدزێتەوە کە ئەمریکا بناڕاستەوخۆیی دژ بە چین دروستیان دەکات. بۆ نمونە لە جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا بێ هەڵوێستی دەوڵەتی چینمان بینی هەتا ئێستا چین لە نێوان ململانێ و ناکۆکیەکانی ڕۆژەوە ئەمریکا زۆر بە نەرمی و دیپلۆماسیانە مامەڵی کردووە و دەکات. خۆی لە شەڕە ناپێویستەکان بە دوور دەگرێت. چین چاوی تەنیا لەسەر پێشڕەوی تەکنەلۆژی و گەشەی ئابووریە و کەوتووەتە سەر سکەیکی خێرا و نایەوێت هیچ ڕێگریەک و کۆسپێک لەسەر ئەم سکە ئابووریە بۆ دروست بێت. لە ماوەی 37 ساڵی ڕابردوودا دەوڵەتی چین یەک فیشەکی لە دەرەوەی سنوورەکانی نەتەقاندووە. بەڵام ئەمریکا هەر لە سەردەمی ئەدارەی ئۆباما کە گوایە ئاشتی خوازە 26,000 بۆمبی بەسەر 7 وڵاتدا تا ساڵی 2016 وەشان. بە گەڕانەوەی بۆ هەمانە شێوازی سەربازی ناردنی هێزی سەربازی و دروستکردنی دۆخی نیوە جەنگ هاندانی هەندێک دەوڵەت بۆ دروستکردنی ڕاستەوخۆی جەنگ بەرامبەر بە دەوڵەتی چین و ناردنی کەشتیەکی گەورەی جەنگی بۆ دەریای هێمن و هند و بەڵێ دەریای سوور لەسەر ڕێگاکانی بازرگانی دەریای چین ئەمریکا دەیەوێت ناوچە استراتێژیەکان و سەرچاوە ئابووریەکانی نەوت گاز و کانزاکانی جیهان لە چین داگیر بکات. بۆ نمونە هەر ئێستا پلانی داناوە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ڕێگای هاوپەیمانی ئیبراهیمەوە دەواازەی کەندا و گەورەی جیهانی دەریایی لە ڕێگای بازرگانی چین بگرێت. هەرچەند ئەمریکا هەوڵ دەدات دەرگا و دەواازەکانی بازرگانی جیهانی لە چین دابخات بەڵام چین لە پەنجەرەکانەوە دەچێتە ژووری بازرگانی دۆڵەتانەوە. چین لە باشووری ئەمریکاوە لە ئەمریکای لاتینەوە دەچێتە ژوورێ. فوکوسی ئابووری و بازرگانی خۆی گواستووەتەوە بۆ وڵاتانی باشووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی نێوەڕاستی ئەمریکای لاتین. ئێستا یەکێک لە وڵاتانەیە کە دەوڵەتی چین بە نیازە بیخاتە ژێر کاریگەری ئابووری خۆی و تا ئێستاش بێدەستکەوت نەبووە. لەم ڕوانگەیەوە کێشەی سەرەکی ئەمریکا ئەوەیە کە ئێران لە ژێر کاریگەری دەوڵەتی چین بینێتە دەرێ و بەم بۆنەوە گوشار دەخاتە سەر کۆماری ئیسلامی تا بەڕێوەبردنی گوشاری کۆنتڕۆلکەراوی نظامی. ئەم سیاسەتە لە ژێرناوی چەکی ئەتۆمی و پێچاندنی ئۆرانیۆم بەڕێوە دەچێت. ئەلبەت دەوڵەتی چین بێئاگانیە لە پلانە سیاسی و سەربازیەکانی ئەمریکا و دەزانێت چی لە هەگبە و مەهامی ئەمریکادا هەیە. بۆیە چین لە ئێستا بەدواوە بە هەمان ڕیتمی چالاکی سەربازی و سیاسیەکانی ئەمریکا خەریکی داڕەشنی پلانێکی درێژخایەنە بۆ پەرەپێدانی بنکە سەربازیەکانی لە ئەمریکای لاتین، ئەفریقا، ڕۆژهەڵاتی نێوەڕاست و باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا تا بتوانێت ئەمریکا لەسەر ڕێگای گەشەی تەکنەلۆژی و ئابووری و بازرگانی جیهانی خۆی دوور بخاتەوە. بەڵێ ئەمریکا چاوان بە نمایشی تەکنۆلۆژیای سەربازی نوێ دەیەوێت چین تووشی شۆک بکات و بیترسێنێت لە ڕاستیدا. دەوڵەتی چینیش بە دروستکردنی چەکی ئەتۆمی و چەکی بەهێز و ئەلکترۆنی و لەیزەر و ئەوانە ڕۆژاوا بلەرزێنێت. چەندین ساڵەدانی بەخۆی داگرتووە و زۆر بە نەرمی و دیپلۆماسیە ململانێ و ناکۆکیەی بەڕێکردو. بەڵام لە دەرەنجامدا دەوڵەتی چینی شەر وەک ڕووسیای سەردەمی شەڕی سارد بەڵام زۆر خێراتر و پێشکەوتوتر خەریکی بەرەو پێشبردننی تەکنۆلۆژیای سەربازی و بەهێزکردن و پڕچەکردنی سوپای سووری چینیە. ئاکامی ئەم ململانەیە بۆ کوێ دەڕوات بەڕوونی دیار نییە، بەڵام باجەکەی دیارە تا بێسا خەڵکی ناوچەکە داویانەوە ئەوەی
لی کەوتوێتەوە ئەو نەهامەتیە کە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕازدا تایبەتە ناتوە. فەرمون ناوبڕێک وەربگرن بە یادی گیان بەختکردوان دەگەڕێنە وڵات. ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان آزادی. بیا بیا تو هم کنار من، بخوان بخوان هوای رزممان، سرود روشن سپید از پس شبان، صدای غرش رهایی و خروش من، که زد جهان لانه ای از این سرود من، شکفتنی که شد نشان ما در این جهان. بیا بیا تو هم کنار من، بخوان بخوان هوای رزم من، ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی. بەدەخێکی گرانەوە ئاگادار بووینەوە کە هاوڕێ و هاوسەنگەرمان کاگ ئەیوب سەیار ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 6 گەلاوێژی 1404 هەتاوی لە گەڕەکی نایسەری شاری سنە ماڵەوەی لە ژیان کرد. کاگ ئەیوب لە ساڵی 1336 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو، قۆناغی مێرمەنداڵی و گەنجەتی خۆی بۆ کار و زەحمەتکێشان تەرخان کرد بۆ دابینکردنی سەرەتاییترین پێداویستەکانی ژیان. بڵێ تا تەمەنی 28 ساڵی بەهۆی تێگەیشتنی دروستی لە ڕژیمی جەهل و جنایەت و بۆ ڕاوەستان و بەرەنگاربوونەوەی ڕژیمی تاوانکاری کۆماری ئیسلامی کە لە کوردستان خەریکی کوشتاری خەڵکی بێتاوان بوو، لە ساڵی 1364 هەتاویدا چوە ڕێزی پڕ لە شانازی پێشمەرگەکانی کۆمەڵەوە. ناوبراو لە ناوچەی ژاوەرۆی سنە و لە گوندەکانی تەوریوەر و شیان بۆ بەرەنگاربوونەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕۆڵێکی فیداکارانەوە زۆر ئازایانەی گێڕا. تا ساڵی 1370 هەتاوی لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا وەک کەسێکی خۆشناو و ئازا ناسرا و هاوڕێیانی نازناوی چالاکیان پێبەخشی بوو. لە ساڵی 1370دا زۆر بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە لە هاوڕێیانی دوور کەوتەوە و بۆ وەرگرتنی چارەسەر لەگەڵ بنەماڵەکەیدا گەڕایەوە بۆ سنە و لە گەڕێکی نایسەر نیشتەجێ بوو. لە نێو خەڵکی نایسەردا و کەسێکی خۆشنا و تێگەیشت و ناسرا. بەداخەوە ڕۆژی دووشەممە بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە گیانی عزیزی خۆی لە پێناو ئارمانەکانی یەکسانی و سۆسیالیزمدا بەخت کرد. ڕێگا و یادی کاگ ئەیوب سەیار بەرز و بەڕێز بێت. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە و بە تایبەتی لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و هاوڕێ و هاوسەنگەران و هاوسەنگەرانی کاگ ئەیوب و خەڵکی ناوچەکە دەکەین. یادیان بەرز و بەڕێز بێت. بڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست، زۆر سپاس کە تاکوێستا بینەرمان بوون. بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان. هیوادارین جێ سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویستیش بووبێت. بینەرانی خۆشەویست، بۆ زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان بۆ نردنی ڕاو بۆ چوون و نامەکانتان ئەتوانم پەیوەندیمان پێوە بکەن و داوای لێبوردنیش لەو عزیزانەکەین کە لەم هەفتەیەدا نەمانتوانی بە هۆی کەمی کاتەوە نامەکانیان پێشکەش بکەین. لە هەفتەی داهاتووەوە ئەوانش پێشکەشیەوەی عزیز دەکەین و زۆر سپاس کە بە کۆتایی لەگەڵماندا بوون و تا ئێمە و بینەرانێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرین. ماڵەوە.